داهاتوی زیرەکی دەستکرد چی لێدە ئایا ڕۆژێک دێ ڕیکلامەکانمان هەموو ببێتە زیرەکی دەستکرد پەیامێرمان ببێتە زیرەکی دەستکرد هەموو شتمان بەڵێ هەموو کاتێک هەموو ساتێک چاوەڕێی ئەو حاڵەتە بکەن. ئێستا من پێویستم بە کریستیانۆ ڕۆناڵدۆ ڕیکلامێکی پێ بکەم بە زیرەکی دەستکرد دەرێم کاکە کریستیانۆ ڕۆناڵدۆم دەوێت لە ڤیددیوەکەی ئەو شتم لە بۆ باسکە بە کوردیش لە بۆم باسکە تاو زۆر بە ئاسانی وە خیارش سپیکرای دێنتە بندەستمتانە بڵاویکەمەوە لە ناو کۆمەلگای کوردی بەداخەوە بە نەشیاوی بەکاردێتن ڤیددیۆ پیرە پیاوان دروست دەکرێت ئافرەت دروست دەکرێت کە بە جۆرێک دروست دەکرێت ینی زۆر ئەستەمەت و بتوانی جودای کێوە لەوەی ئایا ئەوە ناڕاستە یاخود ڕاستیە چکە بەڕاستی قورسە بەڵام ئەو من بەڕاستی پێشنیارم وایە هەموو کەسێک ئەوەی کە خوێندەوارە ئەوەی نەخوێندەواریشە چونکە ئێستا زیرەکی دەستکردمان هەیە دەتوانی بە زمانی کوردی گفتوگۆی لەگەر بکەیت ئەویش بە زمانی کوردی جوابت دەداتەوە هیچ مشکلێک لۆ دروست نابێتن لێ بەڕاستی زۆر گرینگە وە هەمومان پێویستمانە خۆمان لەگەر زیرەکی دەستکرد ڕابێنین ئەتو پێویست بە وێنەکە پێویست بە لۆگویەکە تەنها بە چەند خولەکێک لە بۆ دروست دەکاتن باشە چ پێویست دەکە ئەمن و ئەو زیرەکی دەستکردە بە خراپە بەکاربێنین لە کاتێکدا ئیسفادەی لە بۆ من و تو هەیە زیرەکی دەستکرد دەتوانین برێن 150 بە پارە بەکاردێتن 150شی بە خۆڕاییە وە زۆر بە خێرایی لەناو ئەو وێبگەر و سایتانە دەگەڕێتن ئەوەی ئەتو پێویستە دەینتە بندەست